ساڵتان باش بینەرانی ئەزیز و خۆشەویست خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی ئێواری سلەمانی لەگەڵتان نابم. تەوەری ئەم بەرنمەیەم باس لەو ئازادی و بڕگە و مادانە ئەەکەین کەوا لە ڕووی یاساوە بۆ ئافرەتان دانراوە ئایا تا چەند کۆمەلگا هەماهەنگە لەگەڵ ئەو یاسایانەیە و بەو چاوەوە تەعامل لەگەڵ ئافرەتان ناکرێت مامەڵیان لەگەڵدا دەکرێت. بۆ ئەم مەبەستە میوانداری خاتوشیمە فەریدونمان کردووە قوتابی قۆناغی چواری کۆلێژی یاسایە و هەروە سەرۆکی ڕێکخراوی دیتگای نوێیە لە ستافی سلێمانی. بەخێر بێ شێمەخان. زۆر سپاس باشە، زۆر سپاس. خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمانیت لێرە. من خۆشحاڵترم، زۆر سپاس. بژیگیان شێمەخان وەکو ڕێڕێوێکەوە بچینە ناو بابەتەکەەوە بچینە ناو پرسەکەمانەوە لە ڕووی یاساوە باسێکم لەو ئازادیانی ئافرەت بۆ بکە کەوا کۆمەڵگە تەقبولی ناکات. گەر سەرەتا بۆ دەست پێ بکەین ئایا لە ڕووی یاساییەوە هیچ جیاوازیەک هەیە لە نێوان مافی ئافرەت و مافی ڕەگەزی بەرامبەر کەنێرە یاخود بڵین ئایا هیچ مافێکی پێدراوە ئازادەکانی پێدراوە یاخود باس کراوە بە ئەمە باسکەین. بۆ نمونە لە چەندین ئیتفاقیات و یاسادا جەخت لەسەر ئەو بکەینەوانێک کە ئاماژەی پێدراوە بە تایبەتیش کە بە دایکی یاساکان دادرێت کە دەستوری کۆماری عێراق ساڵی 2005 کە ئاماژەی پێیاوە لە مادەی 14 و 15 ئاماژە بۆ درراوە کە باز لە ئازادی تاکەکانی عێراقی کراوە کەسێک کە بە هەوڵاتی عێراقی دابدرێ باسی ئەوەی نەکردووە نێر بێ یاخود مێ جەختی کردوتەوە لەسەر ماف و ئازادیەکانی تاکی عێراقی کە نێر بە یاخود مێ ئەمە لە 14 و 15 و لە مادە 29 دووبارە جەختی لەسەر کردوتەوانێت کە لەسەر مافەکانی کە بەبێ هیچ جیاکاریەک دەتوانم بڵێم لە چەندین قانونی تردا لە قانونی ئەحوالی شخصی کە خۆی قانونەکە تایبەتە بە خێزان زیاد لە 15-16 مادەی کە بە تایبەت باز لە مافی ئافرەتەکە لە چەندین ڕۆوانێ ئافرەتان پێش زەواج یاخود دوای زەواج لە مافی دایکایەتی لە مافی زەواج لە حەقی نەفەقا لە هەموو ڕۆکانەوە باسی مافی ئافرەتی بۆ کردوین. بە خۆشحاڵیەوە ئاماژەی پێبم لە ساڵی 2011 یاسایەک دەرچوو بە یاسای عنفی ئوسەری توندوتیژەک نێشتنی توندوتیژەکانی دژ بە خێزان کە لە دە مادە پێک هاتووە کە لە زۆربەی لە مادەی 2 خەڵەت نەبم ئاماژەی پێیاوە کە دەڵێ ئەو توندوتیژانی کە بەرامبەر خێزانەکرێ و بە تایبەتیش یعنی جەخت لەسەر مێکراوەتەوانێت کە یەکێک لەوانە بە زۆر بەشودانە یەکێک لەوانە دیاردەیەکی کۆمەڵایەتی عرفی پێشووە بەداخەوە کە دیاردەی ژن بە ژنە ئەمانە هەمووی بە توندوتیژی ناوبردو و سزای بۆ داناوە. زوو بەشودان لە تەمەنێکی منداڵیە بەکارنانی توندوتیژی خێزانی یاخود دەرەوەی خێزانی. جگەلەوە قانونی عقوباتی عێراقیمان هەیە کە لە چەندین مادەی یاساییە کە باز لەوەی کردو مافەکانی ئافرەت یاخود توندوتیژەکانی کە بەرامبەر بە ئافرەت دەکرێت سزاکەی چییە؟ ئاوا زوو دەربازیانە بە یاخود نە. لە قانونی ئەحوالی شخصی زۆرترین مادە لەسەر ئەو بابەتە هاتووە لە عقوباتاوەکو باسمان کردن لە ئەو یاسایە کار خۆی تایبەتە بە عنفی ئوسەری کە دە مادەی ڕێکە باز لە توندوتیژەکانی خێزان ئەکات باز لە مافەکانی ئافرەت ئەکات. کەواتە ئێمە دەتوانین بڵێین یاسا پشتگیری مافەکانی ئافرەتی کردووە و بە دەقی یاسایی دایناوە. بەڵام ئایا کۆمەڵگا متابعە؟ کۆمەڵگا متابع نییە بەڵام هۆکارەکەی چییە؟ هۆکاری یەکەم با بڵین عرفە. باشە. عرف کە وەی هێناوە کە مافەکانی ئافرەتی کەم کردوتەوە یاخود بەرتەسکی کردوتەوانێ بە هۆکارێکی تر بڵین کۆمەڵگەی پیا و سالاری پەداخەوە کە وشێکی زۆر ناشرینە لە ئێستاە. ئەمانە چەندین هۆکارن هۆکارێکی زۆر بەقوت کە عادەتەن لە ئاخیرەوە یەت بەڵام من پێم باشە لە یەکەمەکانەوانێ ئاماژەی پێبم نەبوونی هۆشداریە لای خودی ئافرەتان ئەنج کۆمەڵگە. زۆربەی ئافرەتان نازانن کە لە فڵان مادەی یاساییە یان لە فڵان قانونە ئاماژە مافەکانی ئێمە ئافرەت دراوە ئاماژەی پێدراوەوە بۆت هەیە ئەمە بکەی ئاماژە بۆ دراوە کە هیچ جیاوازیەک لە ناوان مافەکانی تۆ لەگەڵ ڕەگەزی نێران نییە. بەداخۆ ئافرەتان ئەمانەیە نییە بۆ نمونە کارێک ئەەکەیت یاخود ئەچیتە شوێنێک سیڤێ تەقدیم ئەەکەی یاخود بتەوێت کەسێک عادەتەن ئەوەی کە لە ئێستاە باوە بۆ ئافرەتان کەسێک پێ لە فڵان کار هەیە لە فڵان جۆر لە شوێنێکی ئەوها یەکسەر وابی دەکاتوڵە ئەو کارە بۆ من ناگونجێ پیاوانەیە یاخود دەبێت پیاوێک ئەمە بکات. لە کاتێکدا ئەم شتە بوونی نییە لە کاتێکدا یاساکان ناڵێن ئەم کارانە تایبەتە بە پیاوان ئەم کارانە تایبەتە بە ئافرەتان دەڵێ هاوڵاتیان یەکسانن چ نێر بێت چمێ بێت هیچ جیاکارێکی نەکردو کەواتە خودی خۆمانین جیاکاریەکە دروستەکەین ئەویش لە عرفەوە و لەو کۆمەڵگەی کەوا پەروەردەکراوین.
کەم تا زۆر ئافرەتان و هەم کۆمەڵگا هەنێک لە خێزانەکان هۆشداری ویان بەبەردا هاتووەکەوە بۆ کۆمەڵێک بابەت دیدی خۆیان بگۆڕن. بە نمونە ئەمڕۆ کە هاتم بۆ ئێرە بۆ بەرنامە ئافرەتێکم بینی لە تەکسیەکە دابەزی پانتۆڵێک و بۆ جێکی ئاسایی لەبەر کردبوو خەریکی کاری خۆی بوو. زۆرم پێخۆش بوو، ینی ئافرەتان دەستبەن لە کۆمەڵک کارکەوە پێشتر هی ئەوان نەبووە، پێشتر بۆ ئەوان نەبووە. تەمام، بەڵام ئایا هەست ناکەیتکەوە کۆمەڵک بابەتی تێکەڵ کردووە سەبارەت بە دیدی بۆ ئافرەتان. یەک لەوانە دینی تێکەڵ کردووە لەگەڵ کللتورە و ئەزانێت کۆمەڵێک کللتور هەیە و ئەزانێت ئەمە لە دینەوەی دین وای وتووە، بەڵام ناوانە ئەمە ڕنگدانەوەی کللتوری کۆمەڵک نەتەوەی ترە و ئێمە هێناومانە وەکو بەچاوی دینەوە سەیری دەکەین. بەڵێ جا من عادەتەن زۆر ناچمە ناو بابەتە دینیەکە و بابەتی سیاسی لە قسەکاندا، بەڵام بەڵێ بەداخەوە من دەڵێم کە کۆمەلگا یاخود ئافرەتان یاخود ئەوانەی کە دەوروبەری ئەیبینن کێشەکان ئەیگەینەوە بۆ دین. ئەڵێ ئێمە پیادەی دین ئەەکەین، دین وا ئەڵێ واتە چین دینیان وەکو توندڕە و سێر کردووە کە بەرامبەر ئافرەتان ئەوە نە توندڕەون، ئەم یاسانیان ئاوا لێ کردووە کە پیاوسالاری بێ و ئافرەتان لە خوارەوە هیچ مافێکیان نەبێ. بەڵام لە ڕاستیدا وانە دەتوانم بڵێم تێنەگەشتون لە دین، لە دینیشا شتێکی وانە، لە دینیشا ئازادەکانی تەواوی یاوە بە ئافرەت. بەنمونەیەکی زۆر باش پێش دین پێش بنمونە ئەگەر بینینەوانێ دینی فەرمی ئێستای کۆمەڵگەی کوردی کە ئیسلامە بە شێوەیەکی عام پێشتر یەک دنیا پێشەلکاری بەرامبەر ئافرەتان کراوە، کۆمەڵکوژی کراوە، هەر کەسێک ئافرەتی بووایە دەبوو بکوژرێ و شانازی بوو بۆ ئەو باوکە کە کچێکی ئەبوو بیکوژێت. مە شانازی بوو، شتێکی زۆر شانازی بوو لە کۆمەڵگەیە، بەڵام خۆشحاڵیوانێ دوای هاتنی دینی ئیسلام یاخود یاساکان دەرچوون. بۆ منە قانونی ئەحوالی شخصیمانەیە کە ئێستا لە یاسای باری کەسیەتێ لە محکەمەکانی تایبەت بە خێزان پەیڕەوەکرێ مەزدەڕی یەکەم تەرچاوی یەکەمی لە شەرعی ئیسلامیەوە وەرگیراوە و بووشەتە هۆی بەرەو پێشچوونی مافەکانی ئافرەت، بۆتە هۆی ئەوەی کە لە ئێستا یەکسان بن تا ڕادەیە، بۆتە هۆی ئەوەی کە ئافرەت کوشتن و بەبیانی ئەوەی کە شەرمەزار بن یاخود هەر لەدایک بێت بیکوژێ ئەمانە نەما تەواو کەواتان بەرەو پێشچوونی دین بوو. ڕاستە هەنی حاڵەت هەیە لە قانونەکەیە کە لە دینەوە وەری گرتووە کە جیاوازیەک ئەکات لە نێوان ڕەگەزی نێر و مەیە. بوو نمونە هەنێ بابەتی میراتیمان هەیە کە ئەمە زۆر باوە لە ناو خەڵکاڵە بۆچی یەکسان نین، بۆچی کوڕان یاخود ڕەگەزی نێر دوو ئەوەندەی ڕەگەزی مێ دەبن. چەندین هۆکاری هەیە، ینی ناچێت ناو وردەکاریەوە، بەڵام چەندین هۆکاری هەیە کە ئەمە وادانراوە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە فەزلی کەسێکی یابێ بەسەر کەسێکی ترا و لە دینیشا باس کراوە منیش هەمیشە ئاماژەی پێ ئەم. یەکێکی تر لەو بابەتانە بابەتی شایەتیدانەکەەوە بۆچی دوو ئافرەت بەیەک شایەت حساب چەندین هۆکاری هەیە، بەڵام لە یاساکە بە خۆشحاڵیوانە تعدیل کراوەتەوانە کە شایەتیدانە یەکسانە نێر بە نێر بە مێ عەفوو، بەڵام لە دینە دوو شایەتی مێ بەرامبەر بە شایەتێکی نێر. ئەویش چەندین هۆکاری هەیە. ڕاستیدا من ئەوە نابەستمەوە بۆی کە پێشەلکاری کراوە بەرامبەر بە ڕەگەزی مێ و من لە دینیشا ئاماژەی پێدراوە و خۆشم هەمیشە دووپات لەسەر ئەوە کەمەوانێ گەر بکرێت فەزلی ڕەگەزێکیان بین بەسەر ڕەگەزێکی ترا ئەو کاتە فەزلی مێمان ئەیە بەسەر نێرە نەوەکو نێرەکان بەسەر مەیە، چونکە کۆمەڵگەش و تەواوی خۆمان بە نێر و مێکانی شەشایەتی ئەوەین کە ئەرک و ماندووبوونی سەر ڕەگەزی مێ زۆر زیاترە لەسەر ڕەگەزی نێر بە ئەکیدی وایە. باسی ئەرک و ماندووبوونت کرد. کۆمەڵگا چی جۆرە ئافرەتێکی دەوێت و ئافرەت بەرپرسیارەتی بەرامبەر کۆمەڵگاکەی چییە؟ پێویستە ئافرەت چی بکات تاوەکو لە ئاستی تموحی کۆمەڵگاکەی بێ کۆمەڵگاکەی بەرەو پێشەوە بێت؟ ئەتوانم بڵم بۆچی بڵین کۆمەڵگە چ جۆرە ئافرەتێکی ئەوێ، بۆچی جای بکەینەوە ئاسڵان. ئەتوانین بڵین کۆمەڵگە چ جۆرە کەسایەتیەکی ئەوێ، چ جۆرە ئافرەتی ئەوێ یاخود پیاوی ئەوێ یاخود مرۆڤی ئەوێ یا ئینسانێکی ئەوێ. نا من پێم باش نییە جای کەمەوانێ، ئێمە شان بەشانی پیاوانین و لە کۆمەڵگەدا تەنها من ئەڵێم ئەو کەسایەتیانی کە پێویستە بچنە ناو کۆمەڵگەوانێت تەنها لاواز نەبین. ئێمە ئافرەتێکین بە هەموو توانامان و وەکو پیاوان یەکسانین، چ لە ڕووی ئازادیەکانەوە بێت کە بە یاسا پشگیریمان ئەکا، چ لە ڕووی ئەرکەوە بێت و لە ڕووی ماندووبوونەوە بێت دەتوانین شان بەشانی ئەوان بجەنگین یاخود کار بکەین. و کۆمەڵگای ئێمە ڕاستە لە ئێستادا
تەقبولی هەندێک جۆری ئافرەت ناکە کە هاتوونەتە ناو کایەکەوانێ و ئەتوانم بڵم خاوەنکاری خۆیان و یان ئەیانەوەی دەربکەون یاخود لە زۆربەی کایەکانی کۆمەڵایەتی و سیاسی و تەنانەت ئابووریشدا کار دەکەن تا ڕادەی قورسە تەقبولکردنی ئەمە بۆ کۆمەلگا بەڵام لە کۆتاییدا مافی خۆمانە ئێمەش سەبارەت بە بەرپرسیارەتی قسە بکەین سەرڕای ئەوەی کە لای هەمومان ڕوونە بەرپرسیارەتی یەکەمی ئافرەت کە پێگەاندنی نەوەیەکی هۆشدارە بۆ کۆمەلگا نەوەیەکی تەندروست نەوەیەکی بەرهەم دەهێنێت بۆ کۆمەلگا چەندین بەرپرسیارەتی تریش دەتوانێت لە خۆ بگرێ بەپێی ئەو شوێن و مەکانی کەتیایەتی جەخت ناکەینەوە کە بەرپرسیارەتی ئێمە ئافرەتات تەنها خودی شتێکە لە کۆمەڵگایە نا بەرپرسیارەتی من با قسە بکەین وەکو چالاکوانێک بە ئەرکی خۆمی ئەزانم خزمەت بە کۆمەلگاکەم بکەم پشگیری ئافرەتان بکەم پشگیری کار و چالاکیەکانیان بکەم و بەتوانای خۆم هاوکاریان بم من ئەمە بە پرسیارەتی خۆم ئەزانم بەرامبەر بە کۆمەلگاکەم و من بە پرسیارەتی خۆمی ئەزانم کاتێک زانستێکم پێیە یاخود هەر زانیارێکم هەیە نەک تەنها بۆ ڕەگەزی مێ بۆ تەواوی کۆمەلگا بە تەواوی چنین توێژەکانیەوانێ بە مافی خۆمی ئەزانم بە ئەرکی سەرشانی خۆمی ئەزانم کە بیبەخشم بە کۆمەلگاکەم خزمەتێکی پێ بکەم من لێرەدا ئەمە بە پرسیارەتی خۆم ئەزانم بسەبێت بەڵام ئەوەی من پۆینتی من بوو ئەو بوو کە ئافرەت کۆمەڵە کشتی تری لەسەر شانە کە وەکو پیا و وابستەی خێزان نییە پیا و لەناو خێزانە نامێنێتەوانە هەرچەنە پێویستە ئافرەت لەگەڵ هاوسەرەکەی هەماهەنگ بێ بۆ پەروەردەکردنی چاکێکی بەرهەمدار و هۆشیار و پێگەیشت و بەڵام ینی جیانەکراوەتەوە ئەرکەکان لە ڕووی یاسداوە ئەرکەکان گیانەکراوەتەوە ئێمە ئاماژەمان پێەیە لە تەواوی قانونەکانە بە دەستوری شەوانێک کا بە لە سەروی هەمویانەوەیە لە هەموو ئەرک و مافێکدا لە ئاماژەی پیاوە ئەڵێ لە تەواوی ماف و ئازادیەکانە کە بۆیان بەدی هێنراوە هەموو تاکێک هەموو حاڵاتێک بێ جیاوازی هیچ ڕەگەز و تەنانەت دین و ئایدۆلۆژیایەک یەکسانن کاتە مافەکانمان گیانەکراوەتەوانێ تەنانەت ناپلیۆن قسەیەکی هەیە ئەفوو دەڵێت ئافرەتان بەدەستێکیان لانکە ڕادەژێنن بەدەستێکیان هەموو دنیا دەهەژێنن و غەڵەت نەبم هەندێک زانایی بیانی هەیە ناوەکای من بێرچۆتەوانێ دەڵێ ئافرەتان ڕاستە لە ناو ماڵ هێنامان نەدەرەوانێ واتە چاویمان کردوانێ ئاشنامان کردن بە کاری دەرەوە ئێستا خاوەنکاری خۆیان و یانە دەرەوانێت تەنها لە چوارچەوەی ئەرکی ماڵەوەیان نەماونێتەوە بەڵام دەڵێ ئەرکی ماڵەوەمان لەسەر سوگ نەکردن یاخود دوورمان نەخستنەوە لە ئەرکی ماڵەوە کەواتە لێرەدا ئافرەتان سەرڕای ئەم ئەرکەی ماڵەوە کە هەیەە کەوکو باوە بۆ نمونە پەروەردەکردنی منداڵ هاوکاری و پاڵپشتی هاوسەر سەرڕای ئەمەش کارێکی تر دەکەن کە کاری دەرەوەیە گیانەکراوەتوانێ بەڵام بێگومان خۆی هەر کارێک بێت چ لە سنووری ناو ماڵا بێ وەکو پەروەردەکردنی منداڵ بێ یاخود بەڕێوەبرنی خێزانەکەت لە چوارچەوەی ماڵی خۆتا بێت یاخود سنووری کارەکەت لە دەرەوەی ماڵ لە ڕاستیدا پێویستە هەمانگیەک هەبێت لە نێوان دوو هاوسەرەکەدا و پێکەوە بکەن بەڵێ باسی مافەکانمان کرد سزاکان ئافرەتێک چاوانێک بکات لەگەڵ پیاوێک ئەو تا هەمان چاوان بکات سزاکانیان هەمان شتە مەبەستت لە هەر جۆرە تاوانێک بێ سزاکان نێوان نێرومەیە بەڵێ کاتێک ئاماژەی پێدراوە بۆ نمونە لە یاسای سزادانی عێراقی کە تایبەتە بۆ وانەی ئەم جۆرانی بە تاوان داناوە ئەمەش عقوبەکەیەتی ئاماژەی پێیاوە و جای نەکردو تاوانێک کە نێر یا خودمێ هەندێک حاڵەت هەیە کە هەندێک تاوان لەسەر نێر ڕوەیە یاخود لەسەر مێ ڕوەیە بەڵام ئەمە خۆی خودی تاوانەکەیەکە لەسەر ئەو ڕوە بوون منە تاوانی ئیقتزاب و لەواتە و ئامانە یعنی هەنێ تاوانی دەستدرێژی هەیە کە عادەتەن وا باوە دەکرێتە سەر ڕەگەزی مێ کەواتە نێرەکە تاوانبارە بەڵام خۆ پێچەوانەکەشی ڕاستە هەنێک تاوانی دەستدرێژیشمانە ئەخرێتە سەر ڕەگەزی نێر و مێ تاوانبارە لێرەدا ئاماژەی پێ نەدراوە گەرمێ بێت سزاکەی قورستر ئەبێت یاخود گەر نێر بێ سزاکەی قورستر ئەبێت نەخێتەن یەکسانیەکە لە ڕووی یاساییەوە یەکسانن باسێکی چاوانی خیانەت بکەین کاتێک کە ئافرەتێک خیانەت لە هاوسەرەکەی دەکا یاخود هاوسەرەکەی خیانەت لە ئافرەتەکەی دەکا لە هاوسەرەکەی دەکا ئەمانە لە ڕووی یاساوە چۆن پێشتر پیاوەکە دەیتوانی هاوسەرەکەی بکوژێت و لە ڕووی یاستاشەوە کاراسانی بۆ کرابوو سزاکەی لەسەر ئاسان کرابووانێ بەڵام لە ئێستا پێم وا بێ و یاسایە هەموار کراوەتەوە باسێکم بڵێ
بەڵێ وەکو ئاگادارین بەداخەوە لە پێشترا لە کاتی تاوانێکا بە ناوی زینای زەوجی کاتێک بە چاو واتە بە بینرا و بیبینایە بۆی هەبوو بیکوژێتەوە واتە ئافرەتەکەی هاوسەری بکوژێتەوە لە هەمان حاڵەتی بینراوە و ئەوە حاڵەتی دیفاعی شەرعی و زروفێکی مخەفەف بوو واتە سزاکەی لەسەر سوک ئەکرا بە سزایەکی زۆر بەسیط لێ دەرئەچوو بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو قانونە ئەو مادەیان هەموار کردوانێ کە هەموار کرایوانێ بووە مادەی 409 قانونی عقوباتی عێراقی کە ئاماژە بۆ ئەیە لە حاڵەتی زینەی زەوجیا بۆ پیاو نییە کە یەکسەر لەو حاڵەتای هەستێتەوە بە کوشتنی ئافرەتەکەی بە بیانی حاڵەتی دیفاعی شەرعی و بە خۆشحاڵی تری شەوانێ لە ئێستا ئەو مادەی تەوقیف کراوە کاری پێناکرێ ڕاستە خۆ جۆری تاوانەکە گۆڕاوە بۆ تاوانی کوشتنی بە ئەنقەز کە مادەی 406 ئەگرێتەوانی لە یاسای سزادانی عێراقی بە زروفی مشەدەد واتە کاتێک تاوانی ڕۆیە لە حاڵەتی زینەی زەوجیا پیاوێک هەڵدەسێت بە کوشتنی خێزانەکەی بە سەبەبی ئەوەی کە لە حاڵەتی زینایە بینیوێتی وەکووە تەنها کوشتنێکی بە ئەنقەستی کردبێ بە زروفێکی مشەدەد واتە بە ئەبێتە هۆی تونکردنی سزاکەی کە 406 کە عادەتەن سزاکەی خۆی بینێتەوە لە ئیعدامە. باشە ئەگەر حاڵەتێکی وا هەبوو حاڵەتێکی وا ڕوویدا ئەم پیاوە هات هاوسەرەکەی ڕادستی یاسا کرد لە ڕووی یاساوە چ سزایەک ئەدرێت ئەم ئافرەتە خۆی ئەسڵ ئەوەیە کە تۆ حاڵەتێکی وا ئەبینی یان پێشێرکاریەک ئەبینی دەبێت یاسای لێ ئاگادار بکەیتەوانێنەوە خۆت هەستی بە ئەنجامدانی سزاکەی کەواتە تۆش تاوانبار دەبین بەڵام من دەتوانم بڵم بەداخەوە کە کەم تەرخەمێکشمان هەیە لە یاساکەیە بۆ نمونە کاتێک تۆ لە حاڵەتی زینایە دەیبینیت پێویستە یاسای لێ ئاگادار کەیتەوانێ بەڵام لە کۆتاییدا پێویستمان بە حاڵەتی ئیسپاتەکە پێویستە بیسەلمێنین کە ئەم حاڵەتە وا ڕوویاوە و لە حاڵەتی زینای زەوجیا من بینیومە لە ماڵی خۆتا و ئاگادارین زۆربەی حاڵەتانە کە تۆ لە خودی ماڵی خۆتا ئەیبینی کەسێکی تری لێ نییە تەنها بوونی تاوان لەسەرکرا و تاوانبارە هاوسەرەکەش ئەچێت بەسەریە و ئەیبینێ بەڵام پێویستمان بە چەندین بەڵگە هەیە لە محکەمە کە بیسەلمێنین کە ئەم حاڵەتە ڕوویاوە بەداخۆ تا ئێستا کار ئاسانی بە ئەو بابەتە نەکراوە دەتوانم بیڵێم بۆ نمونە یەکێک لەوانە کە ئامادەبوونی دوو شایەتە خۆ لە ماڵەکە هیچ بوو شایەتێک بوونی نییە تەنانەت بۆ نمونە خۆ ناتوانین بڵین شوێنێکی گشتی و کامێرە بوونی هەیە ماڵێکی ئاسایی ڕەنگە هەر بە تاوان دانەنرابێت لە ئێستاە ئەمە کۆمەڵێکە لادانە لە کولتور و عادەت و تەقالیدی کۆمەڵگە ناتوانین بڵین بە تاواندانەرا و کووتمان ڕێک براوە بۆ تاوانی کوشتنی بانقاز یعنی وەکو وایە تاوانێکی کوشتنی بانقەست کرد بێ بەڵام خیانەتەکە ئەڵم کوشتنەکە ناڵم خیانەت تاوانی خیانەتەکە ئاڵم تاوانی زینای زەوجی مەبەست نا بە تاواندانراوە بێگومان بە تاواندانراوە بەڵام مەبەستمان ئەوەیە لە ڕووی بەڵگەکەوانێ تۆزێ ئەگەر بەڵگەش هەبوو ئەو کات بێگومان سزایەتایە مادەیەکمان هەیە لە قانون عقوباتە کە باز لە زینای زەوجیە کاتکە کاتێک ئافرەتێک یاخود بە پێچەوانە شۆ دەکرێت پیاوەکە بیکات کە زینای زەوجی لەگەڵ خێزانەکەی بکات و دوای ئەوە ئەگەر بیسەلمێنرێکە کراوە لەگەڵی ئەگەڕێتوانێ بۆ ئەسبابەکەی کامیان خەتابارن و بەڵگەکانی چین و بۆچی بۆتە هۆکاری ئەمە ئەمانە هەمووی لە یاسای هەیە بێگوان بەڵام ئێمە قسممان لەسەر ئەوەیە کە لە ڕووی بەڵگە و تۆزێک کەم تەرخەمیمان هەیە کە ئاسانکاری نەکراوە کە بەڵگەکان بەڵگەی تەواتی کۆبکەیتەوانێ بۆ ئەو سەرماندنی ئەو تاوانە زۆر باشە شێماخان باستێکم لە گۆڕانکاریەکانی ئافرەتان بۆ بکەی ڕۆڵی ئافرەتان لە کۆمەلگایە لە پێش دانانی یاساوە و دوای ئەوەی ئێستاکە یاسادانراوە گۆڕانکاریەکان چی بوون بەڵێ بە خۆشحاڵیەوە زۆر بە خۆشحاڵەوە دەتوانین باسی بکەین کە لە پێشووترە بە نمونێکی زۆر بەسیط لەناو خێزانەکان و کۆمەلگات تەنانەت ئافرەتان بۆیان نەبوو لەسەر سفرەی لەگەڵ هاوسەرەکانی خۆیان نان بخۆن ئەسڵان چ جای ئەوەی قسە بکەن و ڕای خۆیان بە ئازادی دەرببڕن بێگومان لە چەندین کۆمەلگەوانێ وانی پێش و دەگەڕنەوانێک کە دەبوو بۆستن هەتاوەکو هاوسەرەکانیان تەنانەت لە نان خواردن تەواو ئەبن دوای ئەو ئەمان نانیان دەخوارد و بێگومان ئەمە ئەوانوەکو ڕێزێک سریان کرد لە تەنانەت لە زۆربەی شوێنەکانە ترس و ئەوانە نەبووە تەنهاوەکو ڕێزێک بینیوانەکە بە ئەرکی سەرشانی خۆیان دەزانن کە دەبێت ئاوا بڕواوەکو یاسایەکی عرفی لای ئەوان بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا ئافرەتان هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە هەم لە ڕووی کای سیاسیەوە بەشداریە لە کای سیاسیەکاندا هەم لە ڕووی ئابوووریەوانێ بەرچاون ئەیان بینین و دەتوانم بڵێم ڕاستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تایبەت بە بواری ژنان
بەڕاستی هەدەفی خۆیان نەپێکاوە بەڵام کارێکی زۆر باشیان کردووە توانیان چاوی ئافرەتەکان بکەنەوە توانیان ئافرەتان لە ماڵ بێننە دەرەوە بەڕاستی توانیان ئافرەتانی وەکو پیاوان لە ئێستا کار بکەن کە پێشتر ئەمە ئەسڵەن بوونی نەبوو و بە هاتنی یاساکان زۆر شت گۆڕا تەنانەت لە ئێستادا 135 کورسیەکانی بۆ پەرلەمان بۆ ئافرەتانە کە بەشداری بکەن لە ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنە خۆجیەکانی پارێزگاکان ئەمانە هەموو بۆ ئافرەتانە و بە خۆشحاڵیەوە سەرۆکی ئێستای دەسەڵاتی تەشریعی کە سەرۆکی پەرلەمانە ئافرەتە لە ئێستا سێ دەسەڵاتی سەرەکیمان هەیە لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە لە ئێرەیە لە عێراقا کە دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی دادوەریە بە خۆشحاڵە و دەسەڵاتی یاسادانانمان سەرۆکەکەی ئافرەتە و دەسەڵاتی دادوەریمان کە قەزا ئەگرێتەوانێ واتە ناو دادگاکان ئەگرێتەوانێ بە خۆشحاڵی و چەندین حاکممان هەیە چەندین قازیمان هەیە کە ئافرەتە کە ئەسڵەن پێشتر هەربووی نەبوو ئافرەت ببێ بە قازی لە ئێستاە تەنها دەسەڵاتی جێبەجێکردنمان هەیە ئینشاءالله بە خۆشحاڵی و ئەویش ئەبێتە ئافرەت ناڵین یعنی بە هەمووی ئافرەت بەڵام دڵین بە ڕێژەی ئەوانیشی تیابێ بە ئەوانش بەشدار بن جا لەسەر و نمونەیەکمان هەیە هاوڕێکی ئەزیزی خۆم هەیە حەزەکەم باسی بکەم خوێندکاری بەشی فیزیایە لە ئێستاە لە زانکۆی سلێمانی ناوی هاوناز بەهادینە ئەویش چالاکوانێکی مەدەنی و کەسایەتێکی دیار و خزمەتەکە بە کۆمەلگا ئەم کەسایەتە لە نێوان هاوڕێ و دۆست نزیکانی خۆیان بە سەرۆک بانگەکرێت و قسەیەکی هەیە زۆر جوانە زۆر سەرنجی منی ڕاکێشاوە دەڵێت من ڕۆژێک دەبمە سەرۆک کۆماری عێراق و منیش پێی دەڵێم بڵێ زۆر ڕاستە و بێگومان تۆ دەبیت بۆ لەبری تۆ ویستت هەیە ببیتە ئەمە قەیچێکە با 10 ساڵ 15 ساڵ 50 ساڵی تش بخایێنێ هیچ شتێک ئاسان نییە بەڵام دڵنیا بە تۆ دەبیت کەواتە دەتوانم بڵێم لەسەر خودی خۆمانە دەست پێ بکەین تەنها تۆ قەرار بە کە دەست پێ بکەیت دواتر ئاسان دەبێت دڵنیا بە هەوڵمان دووبوونی ئەوێ و هیچ شتێکیش بە ئاسانی بەدی نایەت لە کار سیاسیەکاندا ینی پێشتر ئەسڵەن بۆیان نەبووە دەنگ بدەن ئافرەتان مافی دەنگدانیان نەبووە لە جەڕنامەی جیهانی مافەکانی مرۆڤمان ئێمە مادەی دووەمە غەڵەت نەبم کە دەڵێ جەختی لەسەر ماف و ئازادەکانی تاک کردوتوانی کە بەدی بهێنرێ لێرەشدا باسی نەکردووە نێر بێ یا خود مێ بێ و هەر بەهۆی ئەم جەڕنامەیەوانێ ڕێکخراونەتەوە یەکگرتوەکان ئیتفاقیەکی دەرکرد لە ساڵانی 50کاندا 52 غەڵەت نەبم ئیتفاقیەکی تایبەت مافە سیاسیەکانی ئافرەتان دەرکرد کە ئەم ئیتفاقیە جەختی لەسەر ئەوە کردوانێت کە مافی خۆگاندیدکردن و مافی دەنگدانی هەبێ ئافرەتان و دوایەوە هەر لە ساڵانی 50کاندا بە 2-3 ساڵ دوای ئەوە ئاماژەی بە ئیتفاقیەکی تر کرد کە دەریان کرد هەر بۆ زیاتر برەودان بۆ ئیتفاقی مافە سیاسیەکانی ئافرەتان کە زیاتر بچنە ناو کای سیاسی و مافی خۆکاندیدکردنیان هەبێ بۆ کای سیاسیەکان و توانای خۆیان بەدی بهێنن ئەمە بەرەو پێشچوونێکی زۆر باش بوو لە نێوان ئافرەتاندا ئێمە ئافرەتانیش دەتوانین لە بڕێوەبردننی سیستەمی وڵات و لە نێوان کای سیاسی و تەنانەت لە ڕۆ ئابوووریەکەشەوە بتوانین ئێمە شۆک و پیاوان بەرەو پێش چین و کۆمەڵگەکەمان بەرەو پێش بەرین بێگومان ڕمای خۆشحاڵیە زۆر هەر کات هەر ئافرەتێک متمانەی بەخۆی هەبوو بتوانێت بە توانەکانی خۆی هەبوو بێگومان هەلێک بوارێک ئەرەخسێت تاوەکو بێت ئەو توانای خۆی بێگومان ئارست بکات باشە شەیمە خان باسێکی ڕێکخراوەکەتم بۆ بکەی ڕێکخراوی دیتگای نوێ لەو ڕێکخراوەدا چی دەکەن پێما بخۆت سەرۆکی و ڕێکخراوەی تو زۆربەی ئەرک و کارەکانی و ڕێکخراوە بەتەنیا خۆت ئەنجامی دەدەیت بەڵێ ڕێکخراوی دیتگای نوێ بە خۆشحاڵیەوە ساڵی 2017 دامەزراوە کە سەرەتا وەکو بنکەی دامەزراندن لە چەمچەماڵ دامەزرا کە کاک مەبەستی ئازیز سەرۆکی ڕێکخراوەکەیە لە چەمچەماڵ و دوای ئەوە تقریبی ساڵ بۆ 2 ساڵ ئەبێ کە لە سلێمانی لقی سلێمانیمان دامەزران کە بەرپرسی ڕێکخراوەکە من و بەڕێوەی ئەبم بە خۆشحاڵیەوانێ بە خۆشحاڵیەوە کە من بەڕێوەی ئەبم من وەکو ئافرەتێک کەڵم من وەکو ئافرەتێک بەڕاستی بە نوێنەرایەتی هەموو ئافرەتانەوە ئیڵم کە ئێمە ئافرەت دەتوانین ئێمەش کار بکەین طبعاً ئەم شتانە بەتەنیا بەرپرسیارەتێکی وا قورس بێگومان ئەمانە زۆر قورس بوو لە پێشترا کاتێک کە کەسێک وەکو چالاکوانێک یاخود بەشدار بێت لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەت ئافرەت لە پیاوانە هەیە و ئاسایی بوو بۆ ئەوان هەموو کارێک بەڵام بۆ ئێمە ئافرەتان قورس بوو بە خۆشحاڵیەوانێ خۆم و کارەکان و تاوای کۆمەڵگە شایەتن کە تا ئێستا
سەرکەوتویی هێناومانە و بەردەوامیش دەبین و حەزم کرد کورتەیەکی باس بکەم ڕێکخراوی دیدگای نوێ لەژێر دروشمی بۆ ڕۆشنبیری و پێگەیاندنی تاک کار دەکات بۆ هۆشداری کۆمەڵگە و زیاتری احتیمام بە چینی گەنجان کار دەکەین و ڕێکخراوێکی خۆب سەر بەخۆیە و سەر بە هیچ لایەنێکیش نین تەنها خودی چەند گەنجێکین هەوڵێین بە ئەرکی خۆمانی دەزانین کە خزمەتی کۆمەڵگەی بکەین و ئەندامانی ڕێکخراوەکەش چەندین گەنجی بوێر لە ڕەگەزی نێر و ڕەگەزی میتیایە بە خۆشحاڵیەوانێک کە هەمویان بەبێ هیچ بەرژەوەندی و قازانجێک کار دەکەین تەنها بۆ بەرەو پێشچوونی کۆمەڵگەیە تەنانەت ئاماژە بە کۆتا چالاکیەکانی ئەم ساڵانە بم کە لە سەرەتای دەستپێکی خوێندنی ساڵی ڕابردوو دەستمان پێکرد بۆ خوێندنگەکانی دەوروبەری شاری سلێمانی ئەو خوێندنگانی کە تا ڕادێک دوور بوون لە خزمەت گوزاریەکان بە ئەرکی سەرشانی خۆمانزانی کە بەسەریان بکەینەوانێ طبعاً بەپێی توانای خۆمان یعنی تەنها ئامانجمان دڵخۆشکردنی خوێندکارەکان و تەشجیعکردنی خوێندکارەکان بۆ خوێندن و خوێندنەوە بین سەردانی خوێندنگەکانمان ئەکرد لە ڕێگەی چەندین ڕاهێنەری بەتوانە لە بواری پەروەردە کە جێی دەستخۆشیە و بە ئەرکی خۆم ێزانم زۆر سوپاسیانەکەم کە هەمویان خۆبەخشانە هاوکاری ئێمە بوون کە لەگەڵمان بوون بۆ چەندین پێشکەشکردنی چەندین سیمینار هەم بۆ خودی مامۆستاکانی خوێندنگەکان هەم بۆ خوێندکارانی خوێندنگەکان هەم چەندین چالاکی جۆرا و جۆر چەندین بەخشینی چەندین دیاری بۆ خوێندکارەکان یاخود کتێب بۆ خوێندنگەکانی نەو سلێمانی کە ئەمانە بوونە هۆی تەشجیعکردنی خوێندن بەڕاستی لای خوێندکارانی ئەو خوێندنگانە تا ڕادێک سار دەبوونەوە لە خوێندن تا ڕادێک شتێک نەبوو کە ڕایان بکەشێ بۆ خوێندن و تەشجیعیان بکات تاوەکو بەردەوام بن لە خوێندن تا ڕادێکی باش ناو سنتەری شاری سلێمانی دەتوانین بڵێن خزمەتێکی باشتر کراون بە چاو ئەوانە چکە ئەوان دوورە دەستن بێگومان بێگومان ئەمە زۆر چووە ناو کۆمەڵگەوانی و خواستێکی زۆری لەسەر بوو چونکە کارتی پەروەردە بەڕاستی لە هەموو دنیاە بەرزترین کارتە کە پێویستە گرنگی پێ بدرێ و بەرەو پێش بدرێ ئەنجا کۆمەڵگاکەت بەرەو پێشە درێ و خواستێکی باشی لەسەر بوو خوێندنگەکان زۆر داوایان دەکرد بەڕاستی دایانوت ئەمانە سەردانکردنی خوێندنگەکان بە ئەرکێکی زۆر پێویستی دەزانین چونکە بە سەرکردنەوەی کارتی پەروەردە بەڕاستی بەرەو پێشچوونی وڵاتە گەیەنێت. شێمەخان بەڕاستی زۆر خۆشحاڵم بە هەبوونی ئافرەتێکی وەکو تۆ کە کار لە چەندین بوارا دەکات و متمانی بەخۆیەتی و متمانش بە ئافرەتانی تر دەبەخشێت و لە ئێستاشە کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردزەواری کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی لەبەر جەم کۆمەڵێک گۆڕانکاریایە کە ڕەنگە حەقی خۆیان بێت نەتوانن هەمووی هەزم بکەن نەتوان لە هەموو سێکتەرەکاندا لە هەموو بوارەکاندا و گۆڕانکاریە بەسەر کۆمەڵگەیە تەطبیق بێ بەڵام بە خۆشحاڵیەوە ئەرکی ڕێکخراوەکان هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر کراوە و کەیسی ئافرەتان ئەڕوات بەرەو پێشەوە ڕەنگە لە ئاسی تموحی چالاکوانان نەبێت ڕەنگە لە ئاسی تموحی ڕێکخراوەکان نەبێ یاخود لە ئاسی تموحی حکوومەت نەبێت بەڵام گرنگ ئەوەی بەرەو پێشچوونێک هەیە و لە کۆتاییە ئەمە وەکو دڵۆپێک ئاوا لەسەر بەردێک کە بەپێی تێپەڕبوونی کات بەردەکە کون دەکات بەڵام ئەگەر بێت و بەلێشاو ئەو ئاوی پیادا بکەیت گۆڕانکاریەک ڕوونەیە دوا پەیامی خۆت دوا وتەی خۆت چییە؟ من دەمەوێت ئاماژە بە وتەیەک بکەم کە ئاماژی پێدراوە دەڵێت هەچ وڵاتێک کە لە ڕووی دروستکردنی بڕیارەوانی واتە طبعاً باز لە نیزامی بەڕێوەبردننی وڵاتەکە هاکات ڕێژەی ئافرەتانی تیا زۆرتر بێت ئەو وڵاتە دوورە لە گەندەڵی بۆ دەڵێ سلمێنراوە طبعاً بەپێی داتاکان غەڵەت نەبم لە داتایەکی ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ناوەکەی لە یاد نییە کە سلمێنراوە کە لە دروستکردنی قەرارەگەر ڕێژەی ئافرەتان زیاتر بێ ئەو وڵاتە دوورە بێ لە گەندەڵی بۆ دەڵێ ئافرەتان کەمتر دەچن بەلای تەداخولکردنی بەرتیلوەرگرتن و گەندەڵیە کەواتە وڵاتەکەش بەرەو پێشبردن ئەبات و من دەمەوێت بڵێم ئێمە ئافرەتان تەنها لەسەر خودی خۆمانە کە قەرار بین کە شتێک دەست پێ بکەین هەمومان بەتوانین و لە هەج بوارێک تۆ حەزت لێ بێ بەڕاستی بۆ نمونە یعنی بوارەکەی من ئێستا خوێندکاری کۆلێجی یاسان بە خۆشحاڵیەوانە حەزی خۆمە لە کۆلێجی یاسا ئەخوێنم بەڵام لە هەمان کاتا چالاکوانم و لە بواری گەشەپێدانی مرۆیش کار ئەەکەم و ئەمەش هەر حەزی خۆمە و کاتێک من ئەوە بکەم کەواتە من سەرکەوتوم تایە هەج بوارێکی تر بێ خۆت هەر جۆرەکارێکی تر بێ تەنها ویستی ئێمەی لەسەرەکە بیکەین تەواو ئیتر ئاسان ئەبێ لە سەرمان کە ئەو کارە بێگومان ئەڕوات و دەمێ ئاماژە بە هەنێشتی تریش بکەم
کە هەندێک جار پرسیارێکمانیەتە پێشەوانێ دەڵێن پێویستە هەنێک کەلێنی کۆمەڵگا بە ئافرەتان پڕ بکەینەوانێ بەڕاستی من ئەمە ناونانێم و بە هەڵی ئەزانم ئێمە ئافرەتان بۆ ئەو دروست نەکراوین کەلێنەکانی کۆمەڵگا پڕ بکەینەوە بەڵکو بەتواناکانمان بەپێی پێویستی کۆمەڵگە ئیش ئەەکەین کاتێک لە شوێنە کە پێویستی بەتوانەکانی ئێمەیە ئێمەش دەچین و بۆیان پڕەکەینەوە و توانەکانی پیشان ئەین و کار ئەەکەین نا بەڵکو شتێک نییە بە ناوی پێویستی یاخود کەلێن تاوکو بە ئێمە پڕ بکرێتەوانێ و لە کۆتاییدا دەڵێم ئەی ئافرەتان تکایە داوا لە پیاوێک وەکو هاوسەر یاخود وەکو باوەک وەکو هەر کەسێک یاخود ڕێکخراوێکی ئافرەتان مەکەن تاوکو ماف بە تۆ بات ئێمەی ئافرەتان وەکو پیاوان خۆمان خاوەنی مافین دەبێت خۆمان مافەکان بۆ خۆمان دروستکەین و خۆمان پارێزگایی لە مافەکانی خۆمان بکەین و دوای ئەوەش کەسێک بنمونە وەکو هاوسەر ئەویش هاوکارمان ئەبێت یاخود پارێزگایی لە مافەکانی ئێماکە بەڵام ئەو ماف نایە بە ئێمە تکاکەم خۆتان مافەکانی خۆتان دروستکەنرێت نادرێت بێگومان زۆر خۆشحاڵ بووم شەیماخان ئەمڕۆ لەگەڵم بوویت زۆر سوپاس بۆ هەموو زانیاریەکان و ڕاوبۆچوونەکانت پرۆگرامەکەمت زۆر دەوڵەمەند کرد بە زانیاریەکانت زۆر سوپاس بۆ ئێوەی بینەریشکەوە تاکو ئێستا لەگەڵ ما بوون و ئەم بەرنامانیکەوە من ئەنجامی دەدەم بە هاوکاری ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان ئەنجومەنی دەوروبەری سلێمانی هەتاکو بەرنامەیەکی تر و پرسێکی تر و بابەتێکی تر هەر شاد و سەرکەوتوون